مسلمانانی بەڕێز قورئان ئەگەر سیرکەی ئێمەی مسلمان بەس قورئان بخوێنینەوە، ئەگەر بەس سەیری قورئان بکەین بەسە بۆ ئەوەی فێری هەموو شتێک بین، بڕواتان بێ یەک کتێبی ترمان ناوێت، یەک شتی ترمان ناوێت. سبحان الله ئەم وتارەم ڕێک ئەخست شتم ئەدۆزیە و سەیرم ئەکرد، ئەم ئایەتە کەوتە بەر چاوم وتم وەڵاهی بەس باسی ئەم ئایەتە بکەی ئەم وتارە دەرەکات. خۆشەویستانی خۆم، خوای گەورە ئەفەرمێت لە سوورەتی ئەلماعون، ئەتوانم بڵێم نەوەتی مزگەوتەکە لەبەرتانە. لە کۆتایی سوورەتەکە ئەفەرمێ وەیل للمصلین الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. تۆ سەیر ئەم ئیسلامە عەزیمە بکە. نوێژ کۆڵەکەی ئیسلامە وەکو ئەو کۆڵەکانی ناو مزگەوتەکە. ئەفەرمێ وەیل شوێنێکی تایبەتە لە دۆزەخە بۆ نوێژکەران. چ نوێژکەرێک؟ ئەوانی نوێژ بەیانان ناکەن، لەبەر دۆمینە و تاوڵە نوێژ عەسر ناکەن. چ کێشەی هەیە؟ دوکاندارە کورە داڵێ مردمەوە نوێژکەم نوێژێکی ناکە، دوانی ناکە. وەیل بۆ ئەو کەسانەیە خوابمان پارێزێت. دووەم شت الذين هم يراءون، هەمووتان ئەزانن نوێژ نەکەی یاخود بیچوێنی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ عەهدی بەینی ئێمە و موسڵمانە بێباوەڕان نوێژە. هەر کەسێک نوێژ نەکا ئیسلامی لە خۆیان چوانووە. سەیلەم بابەتیان چەندێک خەتەرە. دووەمی ئەفەرمێ سبحانه وتعالى والذين هم يراءون، ئەوانەی کە ڕیابازن پەرژینێ قایم بێ لە ڕووتان ماستاوچین کەوەها دووڕوون کەوەها ئیشێک ئەکەن بە ناوەی خوای پەروەردگارەوە بۆ خوایان نییە. ڕیایی شیرکە برایانی خۆم، وەک هاوڵدانان وایە بۆ خوای پەروەردگار. ڕیا هەیە بچووکە، ڕیا هەیە گەورەیە، هەیە لە ئیسلام دەرت ناکە، هەیە لە ئیسلام دەرتەکە. ويمنعون الماعون. سەی ئەو ئایەتە لە باسی نوێژ نەکەر و لە باسی ڕیا و شیرکەوە بۆچی؟ ويمنعون الماعون، پیاوی بەخیل و ڕەزیل. چەند کەس هەیە مسلمانە، پیاوێکی ئیماندار و بەڕێز، پیاوێکی مسلمان و خواناس، پیاوێک کە قەرزکوێر نەبووە و توێتی پێویستم بە 500,000 و تەوەڵا نیمە 3-4 ملیۆنی شتە بووە. ئەو ئایەتە باسی ئەوە ئەکات تۆ بەخیلی ڕەزیلی بۆیە نەداوە پێی. ويمنعون الماعون، معونەتی مسلمانان مەنعەکەن، چووکەم ئەوە ڕەجی کوفری پێوەیە خوابمان پارێزێ. زۆر جار کەسێک دێ دراوسەیەکە دەعوەتێکی گەورەی کردووە، پێویستی بە 2 مەنجەڵ گەورەیە، خێزانت هەیەی لە ماڵەوە دێ داواکە دادا ئەرەوە 2 مەنجەڵ گەورەمان نادەیتێ، وەڵڵا خۆزگا لە ماڵا بووە، لە ماڵی شایە. دایکەکەم بۆ نایدەیتێ؟ بۆ هاوکاری دراوسێکت ناکەی؟ وەلیمەی کردووە، سەدەقەی کردووە لە ناو ئەو مەنجەڵەیە کە ئەوانیش ئەیخۆن خێری تۆ ئەگا، بۆ چیتە؟ ويمنعون الماعون، معونەتی مسلمانان منعەکەن، شتێکە لە دەستیانە هەیە ئەیگرنەوە. بۆیە زۆر گرنگە سەیری ئەم قورئانە عەزیمەکە، سەیری بەلاغەتی بکە. کەسێکی نوێژ نەکەر کەوا نوێژەکانی ئەچوێنێ، کەسێکەوەها ڕیایی ئەکا و بەرەو شیرک و کوفر ئەڕوا خوابمان پارێزێ، دەمج کراوە بەوەی کەوەها شتێک لە دەستێتی ئەیگرێتەوە لە خەڵک. زۆر کردەوەیەکی خراپە برایانی خۆم، سەخاوەت هەڵ نەبژێری ئەم کردەوانە توش ئەبێ. بۆیە پیاوچاکان و زانایان ئەفەرمون هەر کەسێ ئەگەر سەخی بێت دلیل الزهد في الدنيا وحب الآخرة، هەر کەسێک سەخی بوو بزانن ئەو عەبدە دنیای زۆر بەکەم گرتووە، ئەو دنیای هێندە بەکەم گرتووە، قیامەتی خۆش ئەوێ. قیامەتت خۆش ویست سەخی ئەبی بەخوا ئەگەر نوێژ بکە، بەخوا ئەگەر بڵێ من ئەهلی سونە و جەماعەم، 5 فەرز بە جەماعەت نوێژ بکە، ڕەزیل بێ، مسلمانێکی کامڵ نییە. چونکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ڕەشەباوا بووە کە ڕیحی المرسەلە. چۆن ئەبێ مسلمانێک بڵێ من ئەهلی سونە و جەماعەم، من مسلمانم، من شوێنی ئیسلام و سونەت ئەکەوم، من ئەهلی خەیرم، 5 فەرز لە مزگەوتم، بەڵام ڕەزیل و بەخیل بێ و سەخاوەت هەڵ نەبژێرێ. هەر کەسێک کە سەخی نەبوو قیامەتی خۆش ناوێ. بۆ با لە خۆمان بپرسین بۆ؟ لەبەر ئەوەی ئەم کەسەکە ڕەزیلە و دەسی لە ماڵەکەی خۆی ناچێ، وازانی هەر ئەمێنێتەوە لە دنیا، قیامەتی خۆش بوێ، دنیا بە بچووک ئەگرێت. دلیل حسن الظن بالله تبارك وتعالى. ئینسانی مسلمان سەخی بوو ئومێدی خێری بەخوا هەیە. ئینسانی مسلمان لە چ شەوە ئەبێ سەخی بێ؟ دوای ئەو نوێژە زیکرێک ئەخوێنن اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت. والله عیبا ئەگەر سەخی نەبی، خوایە ئەوەی تو بیدەی کەس ناتوانێ بیجێڕێتەوە، ئەوەشی تو بیگریتەوە هەموو عالم داکۆکیت بۆ بکە ناتوانێ بداتێ. ئەگەر بەم دوعایەی دوای نوێژەکە ئیلتیزامت هەبێ بەم دوعایەوە، تێ ئەگەی کە دنیا زۆر بچووکە، تێ ئەگەی کە ئەو ڕزقەی تۆ ئەیدەی بە یەکێک
خوای گەورە بۆ تەعویز ئەکاتەوە. هەموو ڕۆژێکیش ئێمە دەرئەچین لە ماڵ دوو مەلائیکە دوعا ئەکەن، با ئەمە یەکەمیان هەڵبژێرین. خۆشەویستانی خۆم، یەکەم دوعا مەلائیکەیەک ئەفەرمێ اللهم ئەعطی منفقا خەلەفە، یا ڕەبی خوایە ئەوەی سەخیە و ئەبەخشێ خوایە بۆی پڕکەیتەوە. مەلائیکەیەکی تر لەولاوە ئەفەرمێ اللهم ئەعطی ممسکا تەلەفە، یا ڕەبی خوایە ئەوەی دەستی نوقانوە لێی بگریتەوە. لەژێر دوعای مەلائیکە دەرەچیت؟ دەرناچی برای بەڕێزم. ئەگەر ئەم زروفەیش زروفی تۆ بێ و هەلێکت بۆ ڕەخسا بێ، هەلێ دێتە پێشەوە، خوای پەروەردگار ماڵ و سەروەتەکەت لە ناو ئەبا. چەند کەس خزمی خۆمان دەوڵەمەند بوو هەبوو بوو تەماح وای لێکردی بەخوا با بڕم ڕزێتر دوکاندانم، ڕزێتر دوکانی دانا ئەمە کەشی فەوتە، بۆ ئەوەی بزانیت هیچ کەسێ بە ماڵی دنیاوە بانە نازێت. زۆر گرنگە لە ماڵ دەرچووی بزانە مەلائیکەیەک دوعات بۆ ئەکا. ئەگەر خوای پەروەردگار پێی دابی، ئەگەر خوای پەروەردگار دەستی بڵاو کردی ماڵی دنیای پێبەخشید، تۆش چۆن خوای گەورە بەخشندە بۆ بەرامبەرت بە ئاوا سەخی بین.